ئیمامی مسلم و ئیمامی ئەحمەد ئەگەڕنەوە بمان کە کابرایەک لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ماوەیەک نەهات بۆ مزگەوت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاری کرد، فەرموویان نەخۆشە. لەگەڵ هەندێک لە ئەصحابەکانە چوونە خزمەتی ئەو پیاوە نەخۆشە، تەماشای کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم کابرا وەکو جوجەڵە، وەکو جوجک ئەلەرزیە و چۆن جوجکێک ئەگەر لە زستانە تەڕی بکەیت و حاڵی زۆر خراپە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کابرای بینی زۆر عەجایبیات، فەرمووی کابرا تۆ هیچ دوعایەکت کردووە؟ هیچ داوایەکت لە خوای پەروەردگار کردووە؟ کابرایش وتی بەڵێ، داوام کردووە، وتمە خوایە دایم ئەم دوعایم ئەکردم، وت خوایە هەر عقوبەیەکت بۆم داناوە، هەر سزایەکت بۆم داناوە لەسەر کار و کردەوە خراپەکانم لەم دنیاە حەقم لێ بسێنەوە بۆ ئەوەی وە پاکی بگەڕێمەوە بۆ لای خوای تەعالە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی سبحان الله، تۆ بەرگەی ناگری، سزای خوا بەرگە ناگری. ئینسان داوا نەکا بڵێ خوایە عقوبەکانی قیامەتم بۆ بنێرە بۆ دنیا، لە دنیاە سزام بدە، بەڵکو ئینسانی مسلمان ئەبێ بڵێ ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ئەم دوعایە دووبارە کەرەوە، کابرا ئەو دوعای دووبارە ئەکردەوە، خوا شیفای دا. بۆیە ئیمامی نەوەوی باسی فەزڵی ئەم دوعایەمان بۆ کا، فەرمی ئەم دوعایە دوعایەکی فراوانە، لە هەموو کات و وەختێکە ئەوترێ، لە نوێژە و لە غەیری نوێژە، لە کاتی دوعاکردنە، کاتی ئەتەوێ دوعا بکەی و کاتێ دوعا ئەکەی، کاتێ نەخۆشت هەیە ئەتەوێ یاخۆت نەخۆشی ئەتەوێ خوا شیفای بدا یاخوا شیفات بدا، ئەم دوعایە دووبارە بکەنەوە. ئەم دوعایە لە کاتی عومرە و حەجە لە بینی حەجەری ئەسوەد و ڕوکنی یەمانیە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر دووبارە ئەکردەوە، و لە شوێنەکانی تریشا سەلەف و پێشینان زۆر ئەم دوعایان دووبارە کردوتەوە.